سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن جێژنی هەموو لایەکشمان پیرۆز بێت هیوادارم سفرەی هەموو تاکێکی کورد ڕەنگین بێت پڕخێر و بەرەکەت بێت ئێستا کە چوارشەممەیە کەوتوینێتە ناوەڕاستی گەشت و سەیرانەکانمان هەندێک کەس سەبارەت بەوەی کە ڕۆژانی جێژن ڕۆژانی پشوو بووە ڕەنگە گەشت و سەفەری خۆی کردبێت بۆ ناو سروشت و بۆ ناو تەبیعەت و ئەوانە و یا هەندێک کەسێک ئێستا کە تۆ لە ناو سیارەکەت گوێ لە ڕادیۆ دەگریا لە سۆشیال میدیا ئێمە دەبینی بیر لەوە دەکەیەوە بچیەوە بە ماڵ و مناڵت بڵێ خۆتان ئامادە بکەن پێنجشەممە بەیانەکەی یا ئێوارەکەی دەڕۆین گەشتێک دەکەین سەفەرێک دەکەین دەچینە ناو سروشت پیش سیارەشت پڕ دەکەیت لە خواردن و لە ئەشیا و دار و بگرە و دار و بەرد هەموو شتێک بەڵام تا چەند تۆی هاوڵاتی کە دەچی گەشت دەکەی دەچێت شوێنێکی سروشتی کە خوای گەورە بە ئێمەی داوە تا چەند دەی پارێزی تا چەند ئەو کەلوپەلانەی کە لەوێ لە کارت کردوون و بە کارت هێناون بۆ نمونە دایانهێنیەوە دایانگەڕێنیەوە ناوشار لە ناو شار لە بەردەرگای خۆت لە ناو زبڵدانەکەی داوی ئەوە جوانترین بیرکردنەوەی بۆی کە ئەم سروشتە ئەمانەتە لە کۆنەوە دراوە بە ئێمە ینی جیلی پێشووی ئێمە بە سەلامەتی و بە ئەمانەتەوە داوێتە دەست ئێمە دەبی بیدەین بە جیلی داهاتوو بۆ ئەم بەرنامەیە برای خۆشەویستم کاگ ئەحمەد سدیق ئەندامی دەستەی دامەزرێنەری گروپی شاخەوانی ناوداران لێرە لە خزمەتنام لە ناو ستودیۆ باس لە شاخەوانی دەکەین لەوە ڕادەست پێ دەکەم شاخەوان دەڵێ ژینگە خەڵک نایپارێزێ خەڵک دەڵێ شاخەوان نایپارێزێ و خەڵک لەگەڵ خۆی دەبات لەگەڵ ئەوەش هەردوو کلاتان ینی هەم شاخەوان هەم خەڵک دەڵێن نەخێر ئەوەی کە ژینگە ناپارێزی و ژینگە وێران دەکا گەشتیارن چێ خەتاکارە ڕەنگە هەموومان خەتابار بین بەڵێ بە جۆرێک لە جۆرەکان سوپاس لە بۆ جەنابەت دەبەن شاخەوان ئەگەر تەماشە بکەی ئەو شوێنان شاخەوان دەیگاتێ و دەچیتن مەسەن خەڵکی ئاسایی نایگاتێ ئەگەر پرسی دراسە بکەی زۆر پاک و خاوێنە ڕەنگە جەنابەت برێ ناوەڵڵا چوومە و دیتیتم و ڕەنگە لێوەش پیسی هەبیتن زۆر ئاساییە ڕەنگە ئەو شاخەوانانە میوانە چوار لەگەر بیتن یان ڕەنگە بێ ئاگایی بیتن قاغەزێک لەوێن دەرکەتی هەرچەندەوە لە شاخەوانی کەلوپەلی سەفەری مەمنوع ئەو بەکار نایەتن نابی لەگەر خۆت بێ شاخی یانی ئەوە لە بنەماکانی شاخەوانیە بۆی بە دووری دەزانم شاخەوان بتوانین ژینگە پیس بکات ژینگە پارێزی خۆی کەلتورەکە لە ناو شاخەوانان بەڕاستی بیدایەت کە بوومە شاخەوان هەستم پێ کە ئەوەندەی باسی شاخەوانی ینی ئەوەندەی باسی ژینگە پارێزی و شوێنەکەی دەکراوەندە باش شاخەوانەکەی نەدەکرا بۆیە دڵنیام لەوەی کەوا شاخەوانان زۆر بەکەمی پیسی دەکەن یا قوتار پیسی ناکەن ئەوە تۆ بەکەت هاویشتە ساحەی خەڵکی ئاسایی هەروەها گەشتیارەکان بەڵێ چێهانن زیاتر دەیشێوێنن عادەتەن لەگەڵ ڕێزمانانی گەشتیارە ئەوزە گەشتیاری بیانی بی چ گەشتیاری ناوە خۆی بی یان سەردانی کەرە چوزانم سەردانی ئەو شوێنانە دەکەن تەسەور دەکەم بای ئەوەندە ڕۆشنبیریە نەبیکەوە ئەو پاشماوەی ئەو کەلوپەلانی لەگەر خۆی دەباتن پاشماوەکەی لەگەر خۆی بینتەوە هەموو شاخەوانێک ئەگەر دیراسی بکەی چیسەیەک پێەیە ئەوەی خواردیتی و پاشماوەی لەگەر خۆی دینتە خوارێ ینی هیچ شتێکی زیادی لەوێ ناهێڵێتەوە مستحیلە ئەسڵەن شاخەوان ئەو شتانە بەکار نینیکەوا فڕە دەدرێتن ئەو شتانە بەکاردینیکەوا چەندین جار بەکاردێتەوە بۆ گلازش لەوەی بەکاردینیتن کەوا چەندین جار دەتوانین سوودی لێ ببینەوە لەوەی فڕی نەداتن بۆ ئێمە لە گەشتەکانەوە گروپ شاخەوانی ناوداران یەکە لەو خاڵێکەوە ئەگەر بمان هەیە گەشتیاری ئیکوسیستەم لەگەر خۆمان بینە گەشت و شاخ یان گوڵگەشت مەسەلەن یەک لەو خاڵانێکەوە باز دەکرێتن یان ئاماژەی پێ دەکرێت و پێیان ڕادەگەێت بە هەموو شێوەکەی نانی کەلوپەلی سەفەری قەدەغێ ئەو کەلوپەلانە بەکاربینن کەوا دەتوان چەندین جارێکە بەکاری بینەوە دەستخۆش کاگ ئەحمەد ئەوەی کە لە ناو قسەکاندا ئاماژەت پێکە کوتت ڕەنگە بۆ خۆت بڵێ من چوومەتە شوێنێک کە خەڵکی ئاسایی نایگاتێ بەڵام بە پیسی و پڵتۆخی بینیومە بەڵێ من بە پیسی و پڵتۆخی بینیومە بۆ نمونەیەکی زۆر ئاسایی پێ بڵم
چیای هەڵگور هەموو کەسێک نایگاتێ بەڵام لەوێ قدولەی لێ لەوێ شتی پلاستیکی لێ فڕێدراوە یا ئەوەی کە من تێبینیم لەسەری هەیە بەت هەیبەت لە وەرزی هاوین دەبینی بۆ نمونە لای فێڵاو گۆمی فێڵاو کە لەسەرەوە سەیری دەکەی هەر دەڵی ئەوە 20 دانە هاوانەی لێگڕاوێکەوتوە ئاگر لێرە کراوەتەوە لەوێ کراوەتەوە لەو لاتر کراوەتەوە لەو لاتر کراوەتەوە یعنی ئەو سروشتە جوانەی نامێنێ دواتر ئەوە زەرر و زیان دەگەێنێ بە سروشت طبعاً شتێکەیە پێویستە شاخەوان و گەشتیار شاخەوان حتمما دەیزانیتن گەشتیاش بزانی هەندێک ئیکۆسیستەم هەیە زۆر ناسکە ئەسڵەن دروست نییە لێی نێزیک ببیەوە چجایەوەی ئاگری بکەیە بۆم لە فێڵاو زۆر دەوروبەرەکەی ناسکە یا پێویستە گەشتیار زۆر لە دوورەوە دابنیشیان شاخوانیان کەمپینجی هەڵبداتن ناکرین لێی نێزیک ببیەوە ئاردەکەی ناسکە گژوجیاکەی ناسکە زوو تێک دەچیتن سەبارەت بەوەی کە ئاگر وەکو قاعیدە لە ناو شاخەوانانیان ئەوەی کە فێدراسیۆن لە خولەکان باسی دەکاتن بە هەموو جۆرەکردنەوەی ئاگر قەدەغەیە شاخەوان هەر شاخەوانێک کەلوپەلی تایبەتی خۆی ئاگرکردنەوەی پێەیە ینی چەند جارێتکە بەکاردین غازە پێویستە ئەوەی بەکاربیینی لە حالەتێک ئەگەر هاتوو مەسەڵەن ئەوە بەردەست نەبوو یان پێویستی دەکرد ئاگرێکی گەورەتر بکرێتەوە دەبی لە شوێنێک بیتن سروشتەکەی تێک نەداتن و ئاگرەکە گەردەن بەن بکرێتن بەوەی تەشەلە نەکاتن و پێویستە چەند کەسن یەک ئاگری بکەنەوە نەکەر کەسە لە شوێنێک بیکاتەوە پێویستە ئەوە ببتە کەلتور ببتە ڕۆشنبیری لای گەشتیاریش ناکرێتن کاگەحمەد ئێوە لە ناساندن و نیشاندانی کوردستانێکی جوان کوردستانێکی بە سروشتی جوانەوە وابزانم پشکی شێرتان بەرکەوتووە ئێوە دەچنە شوێنێک کە خەڵکی ئاسایی نایگاتێ وێنەی جوانی لێ دەگرن فیلمی جوانی لێ دەگرن بڵاوی دەکەنەوە لە فەیسبووکی خۆتان لە پێیجی خۆتان دوای 2 ساڵ ئەو شوێنە کە بە دەست لێ نەدراوی بووە خۆی نامێنێ ینی دەشێوێندرێ ئەو چی بکەین کە نەشێوێندرێت چی بکەین و کەوەک خۆی بمێنێتەوە ئەو شوێنانە کە بە شاخەوان دەیگاتێ زۆر بەکەمی دەشێوێندرێن زۆر بەکەمی بەجددی ینی ئەو قسە مجاملە نییە زۆر بەکەمی دەشێوێندرێن و ئەمن وەک خۆم ئەوەم پێ باشەکە کە شاخەوان چۆ شوێنێک لۆی سروشتەکەی بپارێزیتن لۆی چوزانم 100% دەزانی خەڵکی ئاسایی دەگاتە ئەو شوێنەی بە سێشتا نەیزانی و نازانیتن ناونیشانەکەی بەڵاو نەکاتەوە فرانە شەلا لە فرانە شوێنێ بەڵاوی کاتۆ کە دەزانی خەڵکی ئاسایی دەیگاتی ئەوە خۆی لە خۆیدا هۆکارەکە لەوە پیسکردنی شوێنەکەی یان پاڵپشتی ئەو عقلێتی دەکەکەەوە شوێنەکە پیس بکرێتن بەڵام بەشێک لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر گەشتیاریە ئەم شوێنە جوانە و سروشتە خۆشەی کوردستان پیشان دەدرێ خەڵک لە جنوبی عێراقەوە بەڕاکردن دێت باش ئەوە خەتای شاخەوانی ئەو کاتێکەوە دەبتە شوێنی گەشت و گوزار پێشتە حکوومەت ڕێنمایی بەڵاو کاتەوە مەسەلەن لەوێ سەلەی زبر دابدرێت چوزانم لەوێ شارەوانیەکان هاوکار بن مەسەلەن گەشتیار کە دەگاتە ئەو شوێنەی بۆ نونە پرۆشۆری بدرێتێ ڕێنمایی بدرێت پێدوانە نەپاراستنی ئەم شوێنە ئەم سروشتە جوانەی کوردستان بەشێکی زۆر بۆ یەکەم شت ناشارەزایی هەم ئاستی ڕۆشنبیری هەمومان یعنی دە پێشدا خۆم لە پێشدا خۆم دەڵێ دەگەڕێتەوە ئەوەی کە لە پەروەەردە لە مناڵێەوە فێر نەکراوە دەڵێ بۆ نمونە ڕەنگە بڵێ دارا دووداری بڕی ناوێ بڵێ دارا دووداری بڕی دەبێ بڵێ من نازانم من وانەی کوردین بەڕاستی نەخوێندوت دەبێ بڵێ دارا دووداری چاند چەقاند وەنیا پەروەەردە دەور نابی زۆر دەور هەرچەندی ئێستا زۆر باش وە کاک محەممەد لەگەر پێشتر چکە ئێستا سوۆشال میدیا هەیە و بابەتەکان زۆر گەورە دەکرێت و هەر کەسە لە خۆی لە ماڵی میدیایەکی هەیە و ڕسمەک دەگری و بەڵاو دەکات و فران شوێن پیسکراگەنە ئێستا خەڵکەکە دەسەوەڕ دەکەم زۆر ڕۆشنبیر ببیتن لەوەی کە ژینگەی پیس نەکاتن خەڵک هەیە ینی لە هەموو جێ کەسی خراپ هەیە مەسەلەن بە ماڵی خۆی نازانی فڕی دەداتن بەڵام ئەمە وەکو شاخەوان ینی پاڵپشتی و عقلەتی دەکەین یان هۆکارەچین لە بۆ پەروەردەکردنی خەڵکە لە گەرمان دێتن ئەو تەسەڕۆی ینی ئەو تەسەوڕی لە بۆ دروست ببیتن کە گەڕاوە ماڵێ
ژینگەکەی بپارێزتن جۆگەکەی خاین کاتەوە داری بچینیتن سوزان بەشداری کاری خۆبەخشی بکاتن بەشداری مەسەلەن لەگە شارەوانیەکان لەگە ڕێکخراوەکان کاری پاکردنەوە بکاتن یانی ئەمە هەوڵی ئەو پەروەردەیە دەدەین یان پاپشتی و عقلەتی دەکەین و پێشمە خەڵکی ئێستا باشتر بوو وەکو پێشتر نیە مەسەلەن جاران یادی بە خێرزستانی باوکم تەپکەی دادەنایەوە لە گوندی بەڵێ چۆلەکە و سێر و کۆتر و جۆرەها باڵندە بەو تەپکەیەوە دەبوو ینی بژێوی ژیانی بەشێکی زۆر لە خەڵک لە زستانان ئەو باڵندە بوو ینی بۆ ساڵی داهاتوو دیسان تەپکەت دادەنایەوە باڵندە هەر هەبوو ڕاست ئێستا کە دەچێ شوێنێک باڵندەیەک نابینی حەز دەکەی مارێک ببینی بە پێشتدا بخشێ نایبینی شۆکەیەک ببینی نایبینی ئەمە چییە ئەمە ینی خەڵک زیانی بە ئاژەڵش گەیاندووە بەڵێ ینی ئێستا مەسەلەمە لە شاخەوانی بەسەڵ کەمپینگت هەردا دەبی دوور لەسەر چاوی ئاوبی لەوەی ئاژەڵە دێ ئاوی دەخواتەوە بەڵام ئەوەی کە گەشتیارە و دەچیتن ئەوەی نازانیتن ئاژەڵەکانیش ترسانە مەسەن دوور دەکەون ئێستا جەناب خۆ ئاژەڵ کەمی نەکردیا مەسەن جەنابەت دەرەی پێشتر ئەوها بۆ ئێستا نایبینی بە حەزرەتی خەڵکە کە ئەوەندە چوتە ناو سروشت و لایەن نێزی بووە ترسی ئەویان هەیە بکوژێن مەسەلەن بەدەگمە مارێک دەبینی بەدەگمەن مەسەلەن ئاژەڵ شێوی دەبینیتن ترسش لە بۆ دروست بەوە نیە دەستی ئینسانی گەیشتی تێ بەڵام دەڤەری بارزان وابزانم نەک پارێزبندی هەیە ئاسکەیە لەوێ پارێزبندێکی زۆر تونت هەیە دەربارەی ئاژارەکە ئەوەیە پرسیارەکە ئەوەیە خۆ دەڤەری بارزان لە سویسراڕانە هاتووە لەوێدا بندێ کولتورێک فەرهەنگێکی جوان کەسایەتێکی جوان یاسایەکی داناوە ئاژەڵ بپارێزرێ سروش بپارێزرێ دار نەبڕدرێ باشە حکوومەتێکی ئەوە گەورە و گران بەڕاستی حکوومەتێکی گەورە و گرانە ناکرێت ئەوە بکرێ بە یاسا محەممەدی شەهدی کەچوو لە شوێنێک دارێکی بڕی بێن سزایەکی بۆ دابنێن کە جارێکی دیکە ئەگەر بڵن کاکە تخواوەرە دارەکە بە بڕ نەیبڕێت بڵێ دەکرێ ناکرێت دەکرێت زۆرش ئاسایە تاپان ئەوەی لەوێن دەرهەیە کەلتورە دواتر بوویتە یاسا پارێزبندی زۆر بەقوتێ دەربارەی ژینگە و ئاژەڵ و هەموو خەڵکەکەش متابعە تابع بە بڕیارەی و زۆرش دڵیان پێخۆشە و ئەمە کاتێک دەچین دەر زۆر دڵما خۆش دەبی مەسەم لێ مەلەوانیم کردیم مامز لێ بۆ ئاسک لێ بۆ بزنە چی لێ بۆ زۆر یانی سروشتێکی زۆر جوانی هەیە توێتی کاگە ئەمەدەوە چ دەکەی مەلە دەکەی ڕفتینمان دەکردی بەلەمان ینی لەو شوێنە سەختانە زۆر سیر بوو ینی نەمان دیت بشتیوە لە نێزیکەوە دەکرێت ئەوە قۆناغ بە قۆناغ لە بۆ ناوچەکانی کوردستانیش بگوازێتەوە لە بۆ ناوچەکانی تریشانی هەرچەندە مەساحەکە زۆر گەورەی بەڵام دەکرێت و زۆر ئاساییە مەسەلەن ڕاوقەدەغە بکرێتن مەسەلەن ئەو دارستانە سروشتیانە مەسەلەن چوزان پارێزگاری لێ بکرێتن شتێکی دیکە ساڵی 91 و 2023 و ئەوانە من بە سەردان هاتمە کوردستان لێرە کە ڕۆیشتم لە سەرەتای گەلی ئەلیبەگی سواری تاکسێکی بووم گۆرانێکی ئەوەندە خۆش یاویش بۆ سەرێکە سەیری کامێرایەکی بچووکشم پێ بوو دەتکوت لە ناو بەهەشتام بڕوات هەبێ شتیوام سروشتێکی ئەوە جوانی دەستکاری نەکراوم نەدیت بوو زۆر جوان بوو چوون بە خێزان و ماڵ و مناڵ و برا هەموو لە تیوی پێم نیشاندان ئێستا تۆ وەکو هاوڵاتێکی ئەم کوردستانەی بەکوێی گەلی ئەلیبە گڵت خۆشەکە بڵێ وەڵاهی ئێرە شوێنێکی سروشتی جوانە خۆ مەگەر بە پلای کەم تۆ لەسەرەوە ببینی ئەو شەلارەکە بینی هیچ شتێکی نابینی هەمووی دوکان و بازار و دار و بەر شێوێنراوە چیا لێکراوەتەوە ئەو لە گۆژەژەوە ئەو بەزمەیە ڕاستە خۆی ڕێ لەو بەرەو پێچوونی ئینسان ناگیری دەستکاری سروش نەکاتن یعنی ئەوە شتێکی حتمی و ڕێ ناجی بەڵام دەکرێ ئەو شوێنانێکەوە سروشتینە و شوێنی گەشتیاریە ببتە بڕیار بە هیچ زۆرێک دەستکاری تەبیعەتەکەی نەکرێتن با خزمەت گوزاری زیاد بکرێتن با ئۆتێل بکرێتن با دوکان بکرێتەوە با مۆڵ بکرێتەوە لەوێ زۆرتر بڵێ نێزی شوێن دەرنەبێتن لۆی یعنی بەڕاستی ئێستا گەلی ئەلیبەگە تو ناتوانێت ڕسمەکی جوان بگری بۆ لە لۆفەکانی قەدیم هەمووی تەلبەند کرایە
ینی دەبی موبایلەکە دەرین لە کوونێک بتوانانی شەلالەکە بینی ڕسمەچی بگری لەبەر دوکان و لەبەر تەلبەند و لەبەر بێخاڵی ژوایە بەڵێ بێخاڵی شوایە زۆر شوێنی دیکەش بەڵێ زۆر شوێن کەشوایە دەکرێت ئەوانت وڵە بێخاڵ تۆزێک لەگەری علی دەتوانین بڵێن ئەوەی کە تۆ دەبینی سروش دەشێوێنرێ خەتای شاخەوان نییە خێر شاخەوانی قڕسنەوە قەنەعەت با بینەوە سەر گروپی ناوداران ئێوە پلانتان بە شێوەی گشتی چونکە جەنابشت بەشی ڕاگەاندنی گروپی شاخەوانی ناودارانی پلانتان چییە بۆ پاراستنی ئەم ژینگە و سروشتە جوانەی کوردستان ئایا بۆ نمونە لە پێجەکەتان بێ گرتە ویددیوەیەک بێت ڕکلامێک بێت شتێک بێت ئامۆژگاریەک بێت شتی وە هەیە بەڵێ ینی ئەمە بە شێواز ڕاستە خۆ دەیکەین و بەواقع پێشوی نیشان دەدەین بۆ ئەمە کۆمەڵی گەشتێکمانەیە خەڵکی ئاسایی دەتوانی بێتن لەو گەشتانە ینی پەروەردەی زۆر جوان دەکرێت لە ڕێی یاسایەکانمانەوە ینی هۆشیاری بەڵاو دەکەینەوە کاکە ئەوە ژینگێ نابی بشێندرێ ئەو دارە نابێ بەبڕدرێتن نابی ئەو زەبرە ئەو تو ڕێنمایان دەکەی کاتە گەشت دەکەی ئەو ڕاستە خۆ ڕێنمایی کرد و ڕاستە خۆ بتە ناو شوێنەکەش یانی زۆر لەوەی باشە لەسەر تیڤەکیان بە پرۆژەیەک تەوزیا بکرێتن جگە لەوەی مەسەلەن ئەمە بەشداری کاری خۆبەخشی پاکردنەوەی ژینگە دەکەین خەڵکەش لەگەر خۆمان بەشدار دەکەین و هانی خەڵکەش دەدەین لە سوشال میدیا کاری خۆبەخشیوانەیە بێزەحمەتەوە یارمەتی مام بدەن بوون لۆفەکانی مەسیف کە شوێنشی گەشتیاریە لۆفەکانی مەسیف لە بەهارە خەڵکەی زۆر دێ سەرداین دەکاتن لە زستانانیش چەندین جار خاین و ئەکردیتەوە بە تۆن زبرمان دەرهینایە و خەڵک لەگەرمان بەشدار بوو لەگەلایەن جێتی حکمی بە تۆن بەڵێ بەشداری ما کردی و لەگەر جێتی حکمی و کوشارەوانی وەکو دام و دەستگاکانی قەزای پیرمەم زۆرمان خاوێن کردیتەوە بەڵام هەر پیس دەبتەوە و پێویستە خەڵکی وەکومەیان ئەمە خەڵک کە هەم دەین و بەردام ئەو بەردامی تووشی بێزار بوون نەبین هەر خاوینکەین و هەر ڕێنمایی بەڵاوکەین و تا کەم دەبتەوە لە کۆتایی کاگە ئەحمەد باس لە ئاو بکەین بەڵێ تۆ وەکو شاخەوانێک کە دەچی بەسەر چیایەکە هەڵدەگەڕێی بۆ نمونە بڵێن چیای هەڵگورت دڵۆپە ئاوێک قەترە ئاوێک لەوێ کە تینوتە چەندی دێنێت بەهای دڵۆپە ئاوێک یا بڵێن بەهای پەرداخە ئاوێک لەوێ چەندە بۆ کەسێک کە زۆر تینووە ئەگەر ئاو نەخواتەوە ڕەنگە تووشی کێشی عەسەبی بێت خۆر لێ دەدات بەڵێ وڵی بەڵام نازان چۆن تعبیری و هەستی بکەم چکە جارێک بخۆم بە سەرماتیە یانی هەستەکەم پێ تعبیر ناکرێتن دەچونە سەکران پێم وایە گۆمی بێکۆدیان بوو زۆر بە پێیان ڕۆیشتین ئیدی ئاومان لێ بڕا تامان ئەوێ هەمووی کوێستان و مەسەلەنکانی زۆری لێ و بەڵام گشتینە مەسافەک یاخود بە شوێنێکدا ڕۆشتین هەمومان نا بەڵام بەشێکمان ئاومان لێ بڕا بوو توانە و تااقەتمان نبوو گەلک زۆر بە پێیان ڕۆشتین گەلک ینی نزیک 26 سەعاتێک شەوەکمان پێچوو مەسەلەن بە پێیان یای بڕواتی بووچ ئاویان گەیان مێ زۆر کەسکەی تێدا بوو مەسەن بەتوانە و تااقەتتر بوو خۆراگرتر بوو مەسەلەن سەعاتێک زیاتر لەمە پێشکەت یان ڕێیەکەی گۆڕی لە بۆی ئاومان لە بۆ پێیا بکاتن ینی نازم چۆن تعبیر لەو ئەو هەستی چۆن تعبیر کەم قیمەتی گەلەگەلک زۆرە خۆی هەتا نەتبی نازانی ئەوە دەبینی ئێستا بێئاوی بەڕاستی دیاردەیەکە هەر دیاردەیەکی جیهانیە هەر کوردستانی نەگەڵێتەوە ئاوەکە دێتەوە یەکەم شت سیارەی پێدەشوات ئاوەکە دێتەوە یەکەم شت شقامەکەی پێدەشوات وانیا ئەگەر ئەویش نەشوات کێشە نییە ینی بەرحاڵ ئەوی شەر ینی ئاوەدانی ئەگەر ئاو نەبێت ئاوەدانی ژنامین ئێستا ئەم هەو لێرە خۆشەویستە کە بیناکانی سەریان گەیشتۆتە ئاسمان وانیان ئەگەر ئاوی لێنەبێ خەڵک لێرە شتەکە کەواتە ئاویش بەشێکە لە سروشت بەشێکە لە ژینگە کە بیپارێزی بیر لێ دەدرێ وشک دەبێ هیوادارین حکوومەت پلانێکی هەبێت تووشی بێ ئاوی نەبین بۆ بە ئەندامبوونی گروپی شاخەوانی ناوداران چی پێویستە؟ وەکو پێویستە و کەسە حەزو خولیا هەبی حەزو خولیای سەرگەرمی هەبیتن توانای جستەی و دەرونی تەواو بیتن و تەمەنەکەی گونجاو بیتن و ئامادە باشی تێدابی لە بۆ گەشتکردن دەتوانی گەشت بکات یعنی هەر کەسێک حەزو خولیا هەیە دەتوانی گەشت بکات و لەگەرمانبی ئەوەی دەبتە ئەندامیش ئەوە کۆمەڵک بابەتی کە کۆمەڵک پرۆسەیت کێ پێدا دەڕوات و دەبتە ئەندامون چەند گەشتێک بەشداری دەکات و مەسەڵەن فۆرم پڕ دەکات و وردەکاری نەتۆ مانگانە پارۆشتیواشی لێ وەردەگرن شتیوا نەخێر
کەواتە بە چۆن بخۆمە خۆ بەخشینەوەی لەگەر پارەمان لێوە نەکردن کەواتە بێناوی خۆمان بنووسین. باسی دەروونت کرد بڵێ چییە؟ شاخ گەشت گوڵگەشت بەڕاستی دەرمانە بۆ دەروون بۆ ئەو کەسێک کە کێشەیەکی دەرونی هەیە کە بەشی زۆرمان هەمانە. بەڵێ ئەو ڕووناچە سروشتیە کە تو دەچێ ناوتێبێت ئەو ڕووناچی سروشتیە کاریگەری زۆر لەسەر دەروونت هەیە ئەو ڕۆیشتنە بە پێەیە ینی فشاردا سوزانم هاوسەنگت دەکاتن زۆر هاوسەنگت دەکاتن لە ڕووی دەرونیەوە جگەلەوەی خەوچ خۆشت دەداتەوە هەم پەیوەندی بە دەرونیەوە جگەلەوەی لە لایەنی تەندروستیەوە مەسەلەن ئەوە دڵت باش دەکاتێن مەسەلەن ئەوە سوزانم خوێن زیاتر بە مێشکت دەگاتن ئەوە لەلایەنی عەزەڵات و سوزانم جەسەدەوە سوودێکی باشت پێ دەگەینیتن یا ئارامت دەکاتەوە یان بەڕاستی پێویستە ئەگەر شاخەوانیش نەکەی ڕۆیشتن بکاتن ئینسان بۆ هەفتەی 6 ڕۆژ کار دەکەی چیدا ڕۆژێک بپیان پیاسە پارچ بکە لە ڕووی دەرونیەوە زۆر هەست بە ئارامی دەکەی ینی تەسەوڕ دەکەی شاخەوانی بۆ تو دەتەوێت گەشتێک بکەی دەبی سەعات چاری بەیانی سەی بەیان لە خلۆخەوە شیرن و خۆشی هەربستی کاتی خۆی زۆر زەحمەت بوو ناخۆش بوو لە سەرمان چۆن دەتوانم ئەم سەعات سێ سبێنی هەستن و یاڵ لە خۆت حازرکە و بڕۆ گەشتی بکە بەڵام دواتر بە پێی گەشت بۆمان بە دەرکەت بەڕاستی لایەنێک ئەمە فەرەهەممان کرد و درکمان پێ نەدەکرد کە زۆر تەسی لەسەر ژیانمان کرد بوو دەرونیەکە بوو ینی ئینسان هەست پێ ناکاتن هەتا سوزان تاقی نەکاتەوە ینی ئەو دەرونیە زۆر تەسی لەسەر ژیانمانی دانابوو مەسەلەن لە ڕووی سلبیاتەوە زۆر بەڵام بەمڕۆژ زەمە لەگەر ئەو شاخەوانی ئەوە هەمووی لە بۆمان بە دەرکرد کاکەوە دەرونیە ئەمە لێ قورساتش لەسەر ژیانمان دروست بە سەعات سێ سبڵێنێت چیە سەعات دوی شەوی هەردەستم هیچ مشکلەکە ئەحمەد من لە بەرنامەی ئەوڕۆ باسی ئەوە ناکەم کۆڵە پشتێکەت چی تێدایە هەرچەند کۆڵە پشتێکەت ڕەنگە بەشی من و چواری وەکو منیش تێدا باسی ئەوە دەکەین بۆ نمونە پەیوەندی کۆمەڵایەتی ئێستا لە وڵاتی ئێمە لە کوردستان زۆر لاواز بووە ئێستا جێژنان دراوسێ لە دەرگای دراوسێ نادات زۆر کەمتر ئەوەیە کە تۆ بۆ نمونە بچێ ماڵێ باوکرد دەستی باوکت بگری دەستی بدەی بڕۆی بچێ ماڵە مامد لە ماڵە مامد بچێ ماڵە خاڵت یاوەی کە کۆڵان بە کۆڵان جاران وانە بوو جاران گوند بە گوند دەچوون سەردانی یەکتری دەکرد ڕاستە بەڵام شاخەوانی ئایا هۆکارێک نییە بۆ دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتی یا زیندووکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتی زۆر گرینگە تەبان شاخەوانی لە کۆمەڵێک ڕۆ سوودێ مەسەلەن ببوورە یەک لە ڕۆکان ڕووی کۆمەڵایەتیە بەڵێ کاتێک ئەتو گەشت دەکەی یان شاخەوانی دەکەی کۆمەڵە خەڵکی نوێ دەناسی تەسەوڕ دەکەی مەسەلە ئێستامە خەڵکمان هەیە لە ئیران عیلاقەمان لەگەری هەیە لە تورکیا عیلاقەمان لەگەری هەیە بەواسطەی شاخەوانی لە ناو خۆمان ینی ئێستا بەواسطی شاخەوانی کۆمەڵک پەیوەندی زۆر فراوانم هەیە لە هەموو ناوچەکانی کوردستان ئەوە چ وای کرد شاخەوانی وای کرد گەشتکردن لەگە گروپیتکە وەکو میێوان بەشداریکردن لەگە گروپیتکە ینی زۆر پەیوەندەکانمان فراوان بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوە هەموو هۆکارێکی شاخەوانی بووە جگە لەوەی سوودەچکەی هەیە زۆر گرینگە شاخەوان کاتێک گەشت دەکاتن ڕێیە بە هەندێک ناوچە دەکەویتن ڕەنگە عادەت و تەقالیدیان لەگەر شار جیاواز بیتن سەردانی هەندێک گوندی دوورە دەست دەکەی یان سەردانی کوێستانەکان دەکەی ڕەوەند دەزای تەسەوڕ دەکەی ئەو کاتێک گەشتماکە لە بۆ بێکۆدیان یەک لە شاخەوانەکان کە لەگەر خۆمان بوو نەهاتە شوێنەکەی کە ئامازمان گۆمی بێکۆ دیارێکسەر لایدا ناو ڕەوەندەکان و لەگەروان دانیشتوانەکەی لەگەروان خواردی و چاوەڕێک ماستی مەڕی و ئێستاش عیلاقەکەی مایە ماستی مەڕی و شیرەجە و بەڵێ ئەوجا پێم وایە هەوار و زستان قوڵاویان لێ نابوو قوڵاو خواردنێکی کوردەواریە ئەو ئێستا زۆر جار دەجێرتەوە دەرێ وڵی ئەوها قسەیان دەکرد قوڕاوەکان بەو دەستورەی لێ نابوو ئێستا عیلاقەی مایە ینی تەسەوڕ دەکەی لە ژیانیان ئەو دوو کەس یەکتریان نەدیت بوو ئەو ماڵە ڕەوەندە لەگەر ئەو شاخەوانەمان ڕقم تەلەفۆنەکان گۆڕیتەوە ئێستا پەیوەندەکانمە بزانە نەهاتە سەرگۆمەکەی چۆن ناو ڕەوەندەکان دانیشت ئەچوو سەردانی هەندێک گوندەکەی دەستوریان زۆر سەیرا زۆر ئەنتیکەی ڕەنگە کامێرە هەتا ئێستا مەسەلەن نەگوازابی تۆ سوۆسیال میدیای ئەو جە لەهجەیان لەهجەکی جیاوازە خواردنی سەیریان هەیە سیر بە مابەستیەوەی کە من نەم خواردی نەمدەکێ بڵێ ئەوە
علاقت لە بۆ دروست دەبیت لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە گەریان سوزانم ئەو لایەن ڕۆشنبیریەکەشی بە هەمان شێوە. کاک ئەحمەد باسی ئەوت کرد پەیوەندیت هەیە دروست بووە لەگەڵ شاخەوانێک کە لە ئێرانە لە ڕۆژهەڵاتی کوردستانە یا دەکرێت فارس بێت دوایین پرسیارە یا لە تورکیا هەتان بێت پەیوەندی دروست بێت وەکو ئاستی توانایی جەستەی یەکەم دوو ئاستی مامەڵەکردن لەگەڵ سروشت ئێمە لە پاشین یا ئەوەی کە لەگەڵ ئەوان لە ئاستێک داین یا ئەوەی کە ئێمە باشترین دەبێ باشتر بین. وڵی ڕوتی شاخەوانی لە کوردستان زۆر چتە پێش ینی شاخەوانەکانمان ینی زۆر بە کوالیتی کار دەکەن کوالیتی زۆر لە سەرەیە ڕەنگە لە بۆ من شاخەوانش ئاسایی 10 ساڵ کەم مابی بگەمە ئاستی ئەو شاخەوانانکەەوە ئێستا لە کوردستانی سەردانی وڵاتانی کە دەکەن جگە لە ئیران و تورکیا ئەو شاخە بەرزبەرزانە دەچن کوالیتی کارەکانیان زۆر لە سەرێ زۆر بە تەکنیک کار دەکەن و هیچیان کەمتر نیە لەو شاخەوانە عالەمیانە بەس ئەوان دەستیان پێڕان ناگاتن دیانی بەجددی مەسەن دەستت پێڕان ناگاتن زە بە هەر هۆکارێک بیتە نەگەنە شاخەوانەکانیمە هیچیان کەمترنیە لەوانی دەستنچای ئێڤرست و بەشەچیان ڕەنگە چوو بن ئەوجا چەند شاخیتکیان لە دەور و بەرتاقی کردو و گشتینە ئامانجیش و ئاستی ڕۆشنبیریمان بە دڵنیاییەوە لە هەموو خەڵک ڕۆشنبیرترین هەرگەلی کورد تەبعیەوە هەیە دەست خۆش بێ. سپاس کاک ئەحمەد سدیق بۆ بەشداریکردن لە بەرنامەی وەرزشیار هەر سەبارەت بەوەی کە ئێمە دووسێ ڕۆژ لە جەژن تێپەڕی و ئێستاش ئێمە عادەتێکمان هەیە دوو ڕۆژی دواتی شەر دەکەین بە جەژن و سەیران و سیاحەت و گەڕان و گەشت و ورن بە تکایەکی برایانە و لێ دەکەم ورن بە ئەم کوردستانە بپارێزین بە ئەم سروشتە بپارێزین پاش ماوەکەی خۆمان بخەینە پاش سیارەی خۆمان و بهێنین لە زبڵدانەکەی پێش ماڵیمانی بەهاوێن و خۆمان لە توانجی خەڵک بپارێزین کە دەڵێن کورد نەتەوەیە کە بەزەی بە سروشتی خۆی دانات بەزەی بە وڵاتی خۆی دانات وڵاتی خۆمان خۆش بوێت ئەم کوردستانە هەر ئاوادان بێت.